لە دوای لێدانی 4 کەشتی نەوتکێش لە ئاوە نێودەوڵەتیەکانی ئیمارات و بۆمبارانی وێستگەکانی گوێزانەوەی نەوتی خۆرهەڵات خۆرئاوای سعودیە لەلایەن فڕۆکە بێفڕۆکەوانەکان و لێدانی چەند فڕۆکەخانە و ناوەندی سەربازی لە باشووری ئەو وڵاتە لەلایەن حوسیەکانەوە بە جۆرێک سعودیش لەژاندووە کە شا سەلمان عەبدولعەزیز داوای گرێدانی 3 کۆنگرەی لوتکەی ئەنجومەنی هاریکاری کەندا و کۆماری عەرەبی و ڕێکخراوی هاریکاری ئیسلامی کرد کە لە ڕۆژانی 30 و 31 ئایار لە مەککە ئەنجام بدرێن. ئەوەی جێگەی پرسیارە ئەوەیە کە سعودیە تا ئێستا بۆ هیچ کێشەیەکی زۆر گەورەتر لە قەیرانی کەنداوی فارس و جەنگی یەمەن داوای کۆنگرەی نەکردووە، وەکو گەمارۆی خنکێنەری سەرکەرتی غەزە و جەنگەکانی ئیسرائیل لە دژی و نەهامەتیەکانی سووریا و کوشتاری مسلمانانی بۆرما و قڕکردنی مسلمانانی ئیگۆر لە تورکستانی خۆرهەڵات و دەیان کێشەی ترسناک و بە ئازارتر. بەڵام جەنگی یەمەن 5 ساڵ لەمەوبەر و بە خواستی خۆی هاوپەیمانەتی عەرەبی دروست کرد و جەنگی دەست پێ کرد. لە 2 هەفتەی سەرەتادا وتەبێژی سەربازی سعودیە ڕایگەیاند کە لە 80 ژێرخانی سەربازی حوسیەکان خاپور کراوە و ماوەیەکی زۆر کەم بە تەواوی کۆتایی بە هەژمونیان دەهێنرێت. بەڵام دوای دەیان هەزار جار بۆمباران بە پێشکەوتوترین فڕۆکە و بە خەرجکردنی دەیان ملیار دۆلار هاوپەیمانی عەرەبی لە بەردەمی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوانی حوسیەکان هاواریان بەرز بووەتەوە و داوای هاوپەیمانێتیەکی ناوچەیی و جیهانی دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەیان. ئەوەی سعودیە وڵاتانی ناوچەکە و جیهانی ئیسلامی بۆ کۆ کردوێتەوە لە وتەی سەرۆکی شاندەکەدا دەردەکەوێت کە ئامانجەکەی نەپێکاوە. سعودیە بەنیاز بوو هەموو وڵاتانی کەندا و کۆمکاری عەرەبی پشتیوانی بکەن و ئێران ئیدانە بکەن لەگەڵ ئەوەی ڕووداوەکانی فوجەیرە و لێدانی بۆریەکانی نەوتیان ئیدانە کرد، بەڵام زۆربیان لەبارەی ئێرانەوە هەڵوێستیان زۆر دوور بوو لەوەی سعودیە دەیخواست. قەیرانی سعودیە لە ناوچەکەدا زۆر لەوە قوڵترە کە بەلووتکەی ناوچەیی و جیهانی چارەسەر بکرێت. شێوازی بیرکردنەوە و کردەوەی سیاسی سەرکردەکانی ئەو وڵاتەی بە بنبەست گەیاندووە. دوای 5 ساڵ لە جەنگی یەمەن لە بەرامبەر حوسیەکاندا شکستی خواردووە، لە ڕووی ناوبانگەوە زۆر پاشەکشەی کردووە، بە تایبەتی دوای کوشتنی پڕ لە تراژیدی و ڕۆژنامەنووس جەمال خاشقچی لە کۆنسوڵخانەی سعودیە لە ئەستەمبوڵ. ئەمە جگە لە گرتن و ئەشکەنجەدانی ژنان و یاساناسان و بانکخوازان و تەنانەت میرەکانی بنەماڵەش بەرگرتن و ئەشکەنجەدان کەوتن و هەر کەسێکی ڕەخنەگر لە دەسەڵات لە دەستیان پارێزراو نەبووە. ئەوەی ئاگای لە بودجەی ساڵانەی ئەو وڵاتە بێت دەزانێت کە سعودیە لە ڕووی ئابووریەوە پاشەکشەی کردووە. سەرڕای ئەوەی زۆر لە ئیسرائیل چۆتە پێشەوە، بەڵام ترامپ زیاتر قورسایی خستووەتە سەر و داوای کرێی پاراستنی دەکات، چونکە باوتەی ئەو سعودیە بەبێ ئەمریکا ناتوانێت 2 هەفتە بژی. ئەو وڵاتە بەهۆی دژایەتی دیموکراسی و خواستی گەلانی ناوچەکە بۆ هەناسەی ئازادی و مافی چارەنووس خراپترین پەیوەندی لەگەڵ گەلانی عەرەبی و ئیسلامیدا هەیە. سعودیە دەیەوێت بەو کۆنگرانە وای نیشان بدات کە هێشتا پێگەی گرنگە لە ناوچەکەدا و لە جیهانی ئیسلامیشدا. بەڵام ئایا ئەو کۆنگرە بەپەلەیە و ئەوەی لە کارنامەیاندا هەیە تا چەندە جێگای هیوایە؟ ئەوە گرنگی و کاریگەری گرێدەرانی ئەو کۆنگرانە نیشان دەدات. لە کاتێکدا ناوچەکە چاوەڕێی ئامادەکاریەکانی سەپاندنی گرێبەستی سەدەیە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە، بەڵام وڵاتانی عەرەبی و ئیسلامی بۆ ئامانجی تری لاوەکی و بێبەها کۆ دەکرێنەوە کە دوجار ئامانجی سەرەکی لەوەدا زیاتر تێکدانی یەکریزی وڵاتانی ناوچەکە و جیهانی ئیسلامیە. ئایا ئازاری مسلمانان و گەماروی وڵاتان و کێشەی دەسەڵاتی خۆسەپێن و ستەمکار کە بووەتە مۆتەکەی ژیانی مسلمانان شایستەی کۆنگرە بوو، یان بەهاناوەچوونی بنبەستی ئەو ستەمکارانەی کە 12 ملیۆن یەمەنیان خستۆتە قات و قڕی و نەهامەتیەوە؟ ئایا ژیانی مرۆڤ گرنگە و خاوەن بەهایە، یان بۆری نەوت و پاراستنی خەزێنەی تاغوتان؟